شەوی دەی حوزەیرانی ساڵی 2014 هێزێکی گەورەی چەکدارانی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام کە بە داعش ناسراوە بە نزیکەی 2000 چەکدارەوە لە باشوورەوە پەلاماری شاری مووسڵیاندا و لە ماوەیەکی کەمدا شاری مووسڵ و دەوروبەری کەرکووک و چەند پارێزگایەکی تریان گرت و هێزەکانی سوپای عێراقی شوێنەکانی خۆیان چۆڵ کرد و بە چەک و ئالیاتە سەربازەکانیانەوە خۆیان ڕادەستی هێزەکانی پێشمەرگە کرد لە هەرێمی کوردستان. يعلن مجلس الوزراء حالة التأهب القصوى. لە هەمان کاتدا نوری مالکی سەرۆکوەزیرانی عێراق بارینە ئاسایی لە سەرانسەری وڵاتدا ڕاگەیاند و داوای هاوکاری نێودەوڵەتی و خۆبەخشی کرد لە هەموو چین و توێژە شیوعەکانی عێراق بۆ خۆچەکدارکردن دوای دەست بە سەرداگرتنی زۆربەی ناوچە سونەنشینەکان لەلایەن دەوڵەتی ئیسلامیەوە ڕۆژی 29 حوزەیران دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام لە ڕاگەیاندنێکدا ناوی خۆی گۆڕی بۆ دەوڵەتی خلافەت و کەسێکیان بە ناوی ئیبراهیم عەواد بەدری ناسراو بە ئەبوبەکر بەغدادی وەک خەلیفەی ئیسلام ڕاگەیاند. خاکی کوردستانیش جارێکی تر بووەوە بە گۆڕەپانی جەنگ و یەکلاکردنەوەی ململانەی مێژووی نێوان ئەو دوو هێزە سەرەکیەی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا ماوەی 500 ساڵە لەسەر ڕەوایەتی ئاینی و سیاسەکانی خۆیان دەجەنگن. سەرەڕای جیاوازی و لێکچوونی هەمەلایەندا لێکدانەوەی ئەو هێزە و خەلیفەکەیدا لەلایەن حکوومەت و میدیا جیهانیەکانەوە ئەوەی کە جێگەی سەرنج و پرسیارە بۆچی ئەم هێزە دەسەڵاتی عێراق بە سەفەوی وەسف دەکات و لە بەرامبەردا دەوڵەتی خلافەت ڕادەگەێنێت. چیرۆکی ئەو قەسابخانانەی هەردوو لایەنی شیعە و سونی لە عێراقدا بەرامبەر بە یەکتر بەرپای دەکەن چییە و لەکوێوە سەرچاوە دەکرێت. ڕەگ و ڕیشەی ئەم کوشتارگە خوێناویە لە نێوان دوو بەرەی دژبەیەکی سەر بە یەک ئایندا لە سەرەتاکانی سەدەی یەکەمی هجری و لەو ڕۆژەوە دەست پێ دەکات کە پێغەمبەری ئیسلام کۆچی دوایی کردو بەر لەوەی بە خاک بسپێدرێت ناکۆکی لەسەر دەسەڵات لە نێوان هۆز و کەسایەتەکانی قوڕەیشدا دەستی پێکرد. ئەو تراژیدیایەش بە زنجیرەیەک تیرۆر و شەڕی ڕۆبەڕوو بە ناکۆکی لەسەر جێگرەوەی پێغەمبەر دەستی پێکرد. دوای زیاتر لە 900 ساڵ لە جەنگێکی بەناوبانگدا بە تەواوی گەلی ئیسلامی کرد بە دوو کەرتی سەرەکیەوە. ئەویش جەنگی بەناوبانگی چاڵدێرانە لە نێوان دەوڵەتی سەفەویەکان و دەوڵەتی عوسمانیدا. ساڵی 1300 زاینی سەفەعەدین ئەردەبیلی کە پیاوێکی سۆفی بوو لە شاری ئەردەبیلی سەرسنووری ئێران و ئەزەربایجان ڕێبازێکی تایبەت بە خۆی داهێنا لە سۆفێگەریتیدا و لە ماوەی ژیانیدا توانی زۆرترین شوێنکەوتوو لە ئیماندارانی سوننا لە دەوری خۆی کۆبکاتەوە ڕێبازەکەی بگۆڕێت بۆ بزوتنەوەیەکی ئاینی و سیاسی و ئەردەبیلیش بکات بە پایتەختی شوێنکەوتوانی خۆی. سەفەعەدین بە دامەزرێنەری بنەماڵەی حکومڕانی شاکانی سەفەویدا دەنرێت و تەنها دوای 200 ساڵ لە مردنی خۆی دوان لە نەوەکانی جۆنێد و حەیدەر توانیان حکمی بەشێک لە ناوچەکانی وڵاتی فارس بگرنە دەست. لە کۆتایی سەدەی 15 لە 1495 ئاقۆیندوەکان هێرشێک ئەقۆیندەکان کە میرنشینێکی دەسڵاتداری سوننەی تورکمان بوون هێرشەکەنە سەر ئەردەبێل و داگیریەکەن لە ترسی فراژووبوونی شاڵاوی سەفەویەکان. هەر بۆیە بەپێی ئەم فاکتە ئەتوانین بڵین سەفەویەکان بە سەرچاوە ئینگلیزی و فارسەکان ڕاستترن کە هەر لە بنەمادا شیعە بوون و دەسڵاتێکی شیعەییان هەبووە. لەبەرەوە قۆناغی گەشەکردنی سەفەویەکان بە تایبەتی لە ئەنادۆڵ و ئەردەبێلەوە بەرەو ناوچەکانی ئازربایجان پشتە بەسێتەوە بە یەکەم ڕێبازی ئاینیان کە ئەویش مەزهەبی شیعەیە لەسەر بنەمایەکی توندوتیژی ئاینی 12 ئیمامی. لە سەردەمی جەنگەکانی جۆنێد و حەیدەردا شتێکی ئەوتۆ لە مێژووی بنەماڵەکە و بارودۆخی ناوچەکە نەگۆڕدرا هەتا سەرهەڵدانی ئیسماعیلی کوڕی حەیدەر لە سەرەتای سەدەی 16دا. ئیسماعیل کوڕی حەیدەری سەفەوی ڕۆژی 25 تەمموزی ساڵی 1487 زاینی لەدایک بووە و نەوەی پێنجەمی سەفەعەدینی ئەردەبیلیە. دوای کوژرانی باوکی لە سەردەستی خێزانی ئاق قۆینلۆ ئیسماعیلی کوڕی دەسەڵاتی بنەماڵەکەی وەرگرت. هەر لە دوای مردنی تەیموری لەنگەوە وڵاتی فارس لە ئاژاوەیەکی گەورەدا دەژیا. شا ئیسماعیلیش ناکۆکی هەردوو خێزانی قەرەقۆینلۆ و ئاق قۆینلۆی تورکمانی قۆستەوە و پەلاماری شاری تەورێزیدا و یەکەمین دەوڵەتی سەفەوی تێیدا ڕاگەیاند و تەورێزیشی کرد بە پایتەختی دەوڵەتەکەی. سەرەڕای ئەوەی زۆرینەی دانیشتوانی ئێران پەیڕەویان لە مەزهەبی سونە دەکرد. شا ئیسماعیل مەزهەبی شیعەی 12 ئیمامی وەک مەزهەبی ڕەسمی دەوڵەت ڕاگەیاند. بەوەش ململانەی نێوان ئەو دوو مەزهەبە دوای 900 ساڵ پێی نایە قۆناغێکی نێو مەترسیدارترەوە لە مێژووی ئیسلامدا. شا ئیسماعیل
یەکێک لەو کەسایەتانەی کە ئەوێت لە ڕێگەی مەزهەبی شیعی 12 ئیمامیە و پشت بە هەندێک لەو توێژە تایبەتەی کە دوای کەوتون و بە قزڵ باشەکان بەناوبانگن ببەستێت ڕاوێژکارەکانی پیان وایە ئەم کارە کارێکی قورسە کە ئەو بیباتە کە ئەو سەرکەوتوو بێتەیە بەڵام ئەو بە پشتیوانی شەرعێتێکی دینی بۆ مەزهەبەکەی کاڵێ من دەسڵاتم لە خودا و لە ئیمامە مەعسوومەکانی شیعەوە وەرگرتووە بۆیە بێباکم لەم کارەم و ئەژزانم سەرەکەوم و بە هاوڕێتی شوێن کەوتەکانم دەوڵەتەکان بنیادەنێم وە شوێن کەوتەکانی تا ڕادەیە کەسانێکی تەواو یەکلاکەرەوە بوون لەگەڵیدا کە بە قزڵ باشەکان بەناوبانگن قزڵ باشەکان واتە سەر سوورەکان هەندێک ئەڵێن ئەوان بۆیە پیانەوترێ سەر سوورەکان چونکە کڵاوێکی سەرسووریان لەسەر بوو یا جامانێکی سەرسووریان لەسەر بوو 12 پێچی هەبوو وەکو ئاماژەیەک سیمبولێک بۆ 12 ئیمامەکەی شیعە. مەزهەبی شیعی لەلایەن پیاوانی ئاینی و خەڵکەوە ڕەت کرایەوە بەڵام شا ئیسماعیل ڕەتکردنەوەی قبول نەکرد لێرەوە دەستی کرد بە کوشتن و سەربڕینی هەموو ئەو کەسانەی بەرەنگاری دەبوونەوە و تەنها لە ناو شاری تەورێزدا 20,000 کەسی لە سونەکان کۆمەڵکۆش کرد. دروستبوونی دەوڵەتی سەفەوی لەسەر بنەمای ئەم توندوتیژیە وای کرد کە ئەم دەوڵەتە هەم لە ناوخۆی ئێراندا ڕوبەڕووی ئەو گەل و هێزە سیاسی و ئاینیە جیاوازانە بێتەوە بە تایبەتی ئۆزبەک و هەروەها کوردەکان و هەروەها ئاقۆینلۆکان کە ئەمانە لەسەر مەزهەبی سونی بوون و شای ئیسماعیلی سەفەوی وەکو کەسایەتێکی مەزهەبگەرای زۆر تند و تیش بناغەی دەوڵەتەکەی خۆی لەسەر مەزهەبی شیعەگەرایی کە بڕوای بە ئیمامەت و ویلایەت هەبوو و لەسەر بنەماکانی چەسپاندنی ئەو شیعەگەرایەتیە لەسەر حسابی بەرژەوەندی و سەپاندنی ئەو ئایدۆلۆژیە بەسەر سونەکانی ئێراندا کە ئەمە دەرگای توندوتیژیەکی زۆر گەورەی لەناو خودی ئێراندا بۆ هاتە پێش و هەروەها لە دەریشەوە فراوانخوازەکانی شا ئیسماعیلی سەفەوی بۆ دەرەوەی قەڵەمڕەوی خۆی بە تایبەتی بۆ ناوچەی ئەنەدۆڵ و بۆ ناوچەی کوردستان و بۆ ناوچەی عێراق یاخود بۆ ناوچەی عێراقی عەرەب ئەمە کە ناوچەکانی مووسڵ و بەغدایە و کوشت و کوشتارێکی زۆر لەم ناوچانە و نواندنی توندوتیژێکی زۆر لەم ناوچانە و حەڵالکردنی خوێنی خەڵکانی سوننەگەرە ئەمە زەمینەی ئەوەی ڕەخسان کە ئیمپراتۆریەتی عوسمانی هەم لەلایەن سوننەگەرەکانی ناوچەکەەوە داوای لێ بکرێ کە بە فریایانەوە بچن و هەم خودی استراتیژی ئیمپراتۆریەتی عوسمانیش کە لە ناوچەی ئەوروپاوە گەشت بۆ سنوورێک بۆ وەستان بتوانێت بیر لە گۆڕینی استراتیژی خۆی بکاتەوە بۆی ئاور لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بداتەوە و ئیدعاکردنی خەلافەتی عالەمی ئیسلامی و ڕێبەرایەتیکردنی عالەمی ئیسلامی بگرێتە ئەستۆ کە ئاور باتەوە لەو مەترسیە گەورەی کە لەسەر سنوورەکانی ڕۆژهەڵاتی دەرکەوتووە. لە ماوەی 10 ساڵدا و هەتا ساڵ 1510 هەر یەک لە عێراقی عەرەبی و ئەزەربایجان و دیاربەکری فەتح کرد و کورد و تورکەکانی چیاکانی تۆرۆز و کەمایەتیە مەسیحەکان و ئەرمەنیەکانی خستە سەر دەوڵەتەکەی خۆی. دواتر پەلاماری هۆزەکانی ئۆزبەکیدا و محەممەد شەیبانی سەرکردەی کوشت و شارە گەورەکانی سەمەرقەند و هیرات و خۆراسانی داگیر کرد. لە هەموو ئەو وڵاتانەشدا دەستی کرد بە تێکدانی گەڵکۆ و شوێنە پیرۆزەکانی سوننە و سووتاندنی ئێسکی مردووەکان. بە کۆتایی هاتنی ساڵی 1510دا سنووری شانشینەکەی لە کەنداوی عەرەبیەوە درێژ دەبووەوە هەتا ڕووباری قەزوین و بەوەش مەترسیەکی گەورەی لەسەر دەوڵەتی عوسمانی سوننە مەزهەب دروست کرد. بەڵام سوڵتانی عوسمانی نەشا ئیسماعیل و مەزهەبە تازەکەی و نەفراوان خوازەکەی بە هەند وەرنەگرت. شا ئیسماعیلی سەفەوی فراجووبوونی دەسڵاتی خۆی بەرەو ناوچەکانی عوسمانی پەرە پێئەدا دیارە فراجووبوونی دەسڵاتی بەرەو ناوچەکانی عوسمانی لە کاتێکان مەزانی دەسڵاتی عوسمانیەکان ئیمپراتۆریەتێکی تا ڕادەیەک گەشە سندوو بوون لەو کاتەداوە لە 1453ەوە سوڵتان محەممەدی فاتح شاری قوستەنتینیە داگیرەکە هۆکاری هەیە. ئەو کاتە عوسمانەکان زیاتر بە ناوچەکانی بەڵقانەوە خەریک بوون و بەرەو فتوحاتە چوون بۆ ئەوروپا. ئەمە یەکێک بوو لە هۆکارەکانی. هۆکارێکی دووەم شا ئیسماعیل توانی بووی پەیوەندیەکی تا ڕادەیەک دۆستانە لەگەڵ سوڵتان بایەزیدی دووەم کە هاوسەردەمی بوو ببەسێت و ناوچەکان بخاتە ژێر کۆنتڕۆڵی خۆی. هۆکاری سێم
ئەوەیە ناوچەکە ئەو ناوچانەی کە شاه ئیسماعیل بۆی ئەکشەیەکێکە لەو ناوچانەی کە لایەنگرانی بە تەواوەتی خۆیان یەکلایی کردبوو بۆ خۆ بە کوشتان بۆی وەکوتم ڕەهەندێکی مێژوویە بوو کامەن ئەو ناوچانە ناوچەکانی کوردستان و عێراق بوون کە بە ناوچە پیرۆزەکانی شیعە بەناو بانگون بە تایبەتی مەزارگە پیرۆزەکانی لێ وەکو ناوچەکانی دیمەشق کە سەری حسینی کوڕی عەلی لێەوە لەشیشی لە کەربەلا و نەجەف و ئەم ناوچانە ئێرێ و ئیمامەکانی دیکە. لە کاتێکدا دەوڵەتێکی نوێ لە تەنیش سنووری دەسەڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانیەوە سەری هەڵدا بوو کە بانگەشەی شوناسێک و مەزهەبێکی جیاوازی دەکرد. دەوڵەتی عوسمانی سەرقاڵی کۆمەڵێک پرۆژە و کێشەی تر بوو لە ناوەوە و دەرەوەی ئیمپراتۆریەتەکەدا. سوڵتان بایەزید خانی دووهەم کوڕی محەممەدی فاتح کە بە سۆفی ناسراوە لە ساڵی 1512دا هێشتا لەسەر تەختی دەسەڵات بوو کە دەوڵەتی سەفەوی شیعی لە ئێراندا مەزرا. سوڵتانیش وەکو ئەوانی پێشخۆی چاوی لەسەر فەتەحکردنی ژمارەیەکی تر بوو لە وڵاتانی خۆرئاوادا. لەم کاتەدا لە ناوخۆی دەوڵەتی عوسمانیدا کوڕەکانی سوڵتان بایەزید لەسەر دەسەڵات ئاگری شەڕ و ئاژاویان هەڵگیرساند بوو کە تا دوای مردنی خۆشی دانەمەرکایەوە. بۆیە سوڵتان هەریەک لە کوڕەکانی کرد بە فەرمانڕەوای ناوچەیەکی دوور لە تەختی خۆی، بەڵام دوای ئەوەی سەلیمی کوڕە بچووکی داوا لە سوڵتان دەکات بیکات بە والی یەکێک لە ویلایەتەکانی ئەوروپا و سوڵتان ڕەتی دەکاتەوە، سەلیم لە باوکی یاخی دەبێت و سوپایەک لە تاتارەکان کۆ دەکاتەوە و بەرەو پیری باوکی دەڕوات. باوکیشی سوپایەک دەنێرێت بۆ ترساندنی، بەڵام کە دەزانێت سەلیم ناترسێت بۆ ڕێگرتن لە خوێن ڕەشتن ڕازی دەبێت بیکات بە والی سەمەندەریە و ڤیدن لە وڵاتی سربیا. لە ئەمان کاتدا ئەحمەد و گەرکودیش لە ئەوڵەکانی سەلیم بۆ دەسەڵات دەترسا، بۆیە ئەوانیش بە سوپاکانیانەوە بەرەو قەستەنتینیە دەکەونە ڕێ. سوڵتان بایەزید دەیزانی کوڕەکانی چواردەوریان گرتووە و دەیانەوێت بە هەر شێوەیەک بێت تەختی سەڵتەنی لێوەربگرن، بۆیان دامانی دیوان کۆ دەکاتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر دانانی یەکێک لەو شازادانە بە جێگرەوەی خۆی. دوجار بڕیار لەسەر ئەحمەدی کوڕە گەورەی درا بکرێت بە سوڵتان. سەلیم بەو بڕیارە تووڕە دەبێت و دەست دەگرێت بەسەر شاری ئەدەنەدا و خۆی وەک سوڵتان ڕادەگەێنێت، بەڵام باوکی سوپایەکی لە 40,000 سەرباز بۆ دەنێرێت و لە 3 ئابی ساڵی 1511دا تێکی دەشکێنێت و ئەویش بۆ وڵاتی قرم هەڵدێت. دواتر نامەیەک دەنێرێت بۆ ئەحمەد و تێیدا داوای لێ دەکات بە خێرایی بگاتە قوستەنتینیە بۆ وەرگرتنی دەسەڵات. بۆ ڕۆژی دواتر ئەحمەد گەیشتە ئەوێ و کرا بە سوڵتان. سوپای یەنیچەری کە پێشی دەڵێن ئینکیشاری واتە سەربازە تازەکان، دەستەیەکی پیادەی سەربازی سوپای تورک بوون کە بەهێزترین بەشی سوپای عوسمانی بوون و خاوەنی دەسەڵاتێکی زۆر بوون کە لە بنەڕەتدا ئەندامانی ئەم هێزە لەو لاوانە پێگات بوون کە لە جەنگەکاندا وەکو دیل کەوتبوونە دەستی سوپای عوسمانی و لە ڕەچەڵەکی خۆیان دادەبڕێنران و بە شێوەیەکی ئیسلامیانە پەروەردە دەکران. دواتر لە پرۆسەیەکی بە سەربازکردندا کە پێی دەوترا دۆی شەرمە دەبوایە هەر چەند ساڵ جارێک هەموو خێزانێکی مەسیحی لە 5 کوردانەیەکی بدایە بە سوپا. ئەمانەش سوڵتانی عوسمانی باوکی ڕۆحیان بوو، تەنها پیشەشیان شەڕکردن بوو. یەنیچەری بە بڕیاری دانانی شازادە ئەحمەد لەسەر تەختی عوسمانی ناڕازی بوون و لە سوڵتان هەستانە سەر پێ و داوایان لێکرد لە سەلیم خۆش بێت و بیگەڕێنێتەوە بۆ ویلایەتی سەمەندەریە. دوجار لە ژێرپەستانی یەنیچەریدا سوڵتان بایەزید لە سەلیم خۆش بوو. لە کاتی گەڕانەوەیدا بردیان بۆ قوستەنتینیە و ئاهەنگێکی گەورەیان بۆ ساز کرد. کاتێک گەیشتنە سەرای سوڵتان، سەلیم بە هاوکاری یەنیچەری کودەتای بەسەر باوکیدا کرد و وازیان لە تەخت پێهێنا. ڕۆژی 25 نیسانی ساڵی 1512دا سوڵتان بایەزیدی دووەم لە تەخت هاتە خوارەوە بۆ سەلیم و ئەویش لە 23 ئایاردا بە ڕەسمی دەسەڵاتی وەرگرت. دوای لێخرانی لە حکوم بایەزیدی دووەم بەرەو شاری دیمۆتیقا ڕۆیشت و ڕۆژی 26 حوزێران لە ڕێگەدا کۆچی دوایی کرد. لەبەر ئەوەی لەو سەردەمەدا سوڵتان بایەزیدی دووەم لەسەر کارە بێ، یەکەم سوڵتانێکی تا ڕادێک لاوازە بێ، دووەم دۆستایەتیشی ئەبێ، سێمیش هەندێ ئاڵۆزی ئەکەوێتە ناو دەسەڵاتی عوسمانیەکانەوە بە تایبەتی بە دروستبوونی شاه ئیسماعیلی سەفەوی و فراژووبوونی ناوچەکانی ڕۆژ ئاوای ئەنادۆڵ کە هەندێک قەزەڵباشی شوێن کەوتەی شاه ئیسماعیلی لێ هەڵەسن دژ بە عوسمانیەکان و ئەمە هۆکارە بێت
کە شخصی شاه ئیسماعیل چەندین جار نوێنەر بنێرێتە لایەن و هاوکاریان بێت ئەمە لەلایەکی شاه ئیسماعیل بە چەندان ئاراستە کارەکا بۆ سەرکەوتنی لەسەر حسابی دەوڵەتی عوسمانی یەکێکی کە لەو کارانەی پشتی ئەمیر ئەحمەدی کوڕی سڵتان بایەزیدی دووەم ئەگرێت بۆی بچێتە سەر تەختی سڵتانی عوسمانیەکان چونکە ئەزانێت یەکەم سڵتانێکی لاوازە دووەم دۆسایەتی لەگەڵ سیەم ئەگەر ئەم پشتی بگرێت بۆ دوار ڕۆژ ئەتوانێت زیاتر ناوچەکانی فراوانخوازی بکە و سڵتەکەی زیاد بکە. ڕۆژی دەی تشرینی یەکەمی ساڵی 1470دا سڵتان سەلیمخانی یەکەم کوڕی بایەزید لە شاری ئەماسیای ئەنادۆڵ لەدایک بوو. سەلیم لەگەڵ ئەحمەد و کەرکودی برایدا لە دوای مردنی 5 منداڵی تر هاتوون. دوای چوونە سەر تەختی دەسەڵاتیش سەلیم دەزانێت هەتا براکانی مابن ناتوانێت بە ئارامی لەسەر تەختدا بنیشێت. بۆیە سولەیمانی کوڕی کرد بە حاکمی قوستەنتینیە و خۆی بە سوپاکەیەوە ڕۆیشت بۆ بۆرسە و لەوێ 5 لە کوڕەکانی ئەحمەدی برای گرت و هەموویانی کوشت. لە ماوەی ساڵێکدا ئەحمەد و کەرکودی برای کە خۆیان شاردەبووەوە دۆزیەوە و هەردووکیانی کوشت. بەم جۆرە سڵتان سەلیمی یەکەم کە تورکەکان بە سەلیمخانی یاوەز ناوی دەبن بوو بە حاکمی ڕەها و بێڕکابەری ئیمپراتۆریەتی عوسمانی. سڵتان سەلیم هەر لەو سەردەمەوە کە والی شاری ترابزۆن بوو بە وردی چاودێری دامەزراندن و کەشەکردنی دەوڵەتی شیعەی سەفەوی دەکرد و تاکە کەس بوو کە دەیزانی لە داهاتوودا دەبێتە مەترسی گەورە بۆ سەر دەوڵەتی عوسمانی. بۆیە پێش ئەوەی ببێت بە سڵتان پەیوەندیەکانی لەگەڵ حاکمەکانی دەوڵەتانی ڕۆژئاوادا باش کردبوو چونکە دەیزانی بۆ بەرەنگاربوونەوەی مەترسی سەفەوی دەبێت بۆ ماوەیەک دەست لە بەرەی خۆرئاوا هەڵبگرێت و سەرنج بخاتە سەر خۆرهەڵات. سڵتان سەلیم گەڕایەوە بۆ ئەدەنا. لەوێ چاوی بە نوێنەرانی کۆماری ڤینیسیا و شانشینی مەجەر و دۆقەی مۆسکۆ و سەڵتەنەی مەملوکی کەوتو. لەگەڵ هەموویاندا ڕێکەوتنێکی درێژخایەنی مۆر کرد. بەڵام ئێران شاندی خۆی نەناردبوو بۆ پیرۆزباییکردن لە سڵتان. ئیدی هەموو دەیانزانی جەنگێک لە نێوان سەلیم و ئیسماعیلدا ڕوودەدات. سڵتان سەلیم بڕیار دەدات شاندێک بنێرێت بۆ لای قەنس و ئەلگۆری سڵتانی مەمالیکەکان لە میسر تا هاوپەیمانی لەگەڵ ببەستن بۆ شەڕی دژی سەفەوی. بەڵام مەمالیک بێلایەنی هەڵدەبژێرن. ئەو کاتە مەملوکەکان تازە ئەگربەستیان لەگەڵ باوکی سڵتان سەلیمدا مۆر کردبوو لە سەرکێشەی سنووری دەسەڵاتەکانیان لەگەڵ دەوڵەتی عوسمانیدا. لەبەر ئەوە زیاتر لە یانگری دەوڵەتی سەفەوی بوون. ئەو خێڵە تورکانەی کە لە ناوچەی ئەنەدۆڵ کەوتبوونە بەر لێشاوی پرۆپاگەندەی شاه ئیسماعیل و لایەنگریان بۆ ئەو هێزە نوێ شیعەگەراییە تند و تیژە هەبوو و کەوتبوونە پەلاماردانی ممتەلەکاتی دەوڵەتی عوسمانی و تند و تیژی گەورەیان دەنوان هەوڵ بدات تەسفەیەکی گەورە لەو ناوچەیە بکە، کوشتارێکی گەورە لەو ناوچەیە بکە و ئەو شۆڕش و ڕاپەڕینانەی کە کەسانی وەکو شاقولی بە پاڵپشتی شاه ئیسماعیل لە ناوچەکە کردبوویان سەرکوت بکە و ئەمە زەمینەی کەوتنەوەی تند و تیژیەکی مەذهبی زۆر قوڵ لە ناوچەکەیە بێنێتە ئارا کە ئەمە بە ئاراستەیەک ڕۆی کە دواتر ئەو دوو دەوڵەتە دەوڵەتی عوسمانی سونەگەرە لەگەڵ دەوڵەتی تازە دامەزراوی شیعەگەرای تند و تیژ ململانەی خۆیان لە شەڕی چاڵدێرانە یەکلا بکەنەوە. سڵتان سەلیم فەرمانیدا بە گەمارۆدانی ئەو شیعانەی کە لە ویلایەتە هاوسنوورەکانی وڵاتی عەجەم لە خۆڕەڵاتی ئەنادۆڵدا بڵاو بوونەتەوە کە ژمارەیان 40,000 قزڵ باش دەبوو هەموویانی گرت و کۆمەڵکوژی کردن. ئەمەش وەک وەڵامێک بۆ قەسابخانەکانی سەفەویەکان کە لە دژی سونە بەرپایان کردبوو. ڕۆژی شانزەی ئاداری ساڵی 1514دا سڵتان سەلیمی یەکەم پیاوانی جەنگ و زانایانی شاری ئەدەنەی کۆکردەوە و لە مەترسی شاه ئیسماعیلی سەفەوی و دەستدرێژەکانی بۆ سەر سنووری دەوڵەتی عوسمانی و مامەڵەی ڕەگەزپەرستانەی لەگەڵ خەڵکی سونە و جەماعە ئاگادار کردەوە و پێیوتن کە پێویستە جیهادی پیرۆز لە دژی دەوڵەتی سەفەوی ڕابگەێنن. وەک ئامادەسازیەک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسیە گەورە کە لە ڕۆژهەڵاتە دروست بوو کە شاه ئیسماعیل و هاتووەتە ناوچەکانی یەک ڕێکەوتنەکە لەگەڵ ڕووسەکان دوو لەگەڵ سربەکان بۆ ئەوەی هێرش نەکەن سەر ناوچەکانی عوسمانی لە ڕۆژئاواوە. سێ ڕێکەوتنەکە لەگەڵ کوردەکان. ئەو ڕێکەوتنە یەکێک لە کەسایەتی دیبلۆماتکارە یا ڕاوێژکارە گرنگەکانی خۆی بۆ تەرخانەکە بە ناوی
مەلا ئیدریسی بەدلیسی مەلا ئیدریس ئەنێرێت بۆ لای میرە کوردەکان میرە کوردەکانیش لەبەرەوەی ئەو کوشت و بەڕێی کە پێشتر شاه ئیسماعیل لێی کردوون تا ڕادەیەکی زۆر مەترسی بووە لە سەریان ناچار هەندێکیان ناچارە بن هەندێکیشان بە قەناعەتەکەن هەندێکیشان لەبەر سۆزی ئاینی ئەو ڕێکەوتنەکەن. دوای 3 ڕۆژ لە کۆبنەوەکەی سوڵتان سەلیم بە سەرکردایەتی سوپایەک کە لە 140,000 سەرباز پێگات بوو لە شاری ئەدەنا چووە دەرەوە بەرەو قوستەنتینیە و لەوێوە بەرەو تەورێز بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ شاه ئیسماعیلی سەفەوی کەوتەڕێ. دوای 5 مانگ لە ڕۆیشتن سوڵتان سەلیمی یەکەم گەیشتە سەر لێوارەکانی قەیسەریە و پەیامنێرێکی نارد بۆ لای عەلای دەوڵەت زیلقەدەری حاکمی مەرعەش کە ناوچەی دەسەڵاتی تورکە شەرکەسەکان و ئەو سنووری دەوڵەتی سەفەویەکان بوو. داوای لێ کرد کە بەشداری بکات لە شەڕی دژ بە سەفەویەکان. عەلای دەوڵەتیش بە بیانووی ئەوەی پیرە و توانای شەڕی نەماوە و لەژێر پارێزگاری مەملوکیدایە داواکەی ڕەت کردەوە. بەڵام هەر کە سوڵتان سوپاکەی جوڵاند عەلای دەوڵەت بە فەرمانی قانسوە ئەلگۆری لە پشتەوە پەلاماری پاشکووی سوپاکەی سەلیمیدا. بۆیە سوڵتان ناچار بوو 40,000 سەرباز لە ناوچەی سیواس هەروەها قەیسەریە جێبهێڵێت بۆ بەرگریکردن لە هەر هێرشێک کە لەلایەن ڕکابەرەکانیەوە بکرێتە سەری. لەگەڵ گەیشتنیشی بە چاڵدێران نامەیەکی نارد بۆ قانسوە ئەلگۆری کە لە ناواخمدا هەڕەشە ئامێز بوو. تێیدا پێی ڕادەگەێنێت کە دەوڵەتی سەفەوی لەسەر لێواری سڕینەوەیە. هەر لە یەکەم ڕۆژی دەرچوونیەوە بەرەو تەورێز سوڵتان سەلیم بەهۆی ئیسکدارەکەیەوە کە بەقلیش ناسراوە و کەسێکی نووسەر و زمانزانی ئەو سەردەمەیە چەندین نامە بۆ شاه ئیسماعیل دەنێرێت. سوڵتان سەلیم لە نامەیەکیدا بۆ شاه ئیسماعیل نووسیوێتی زانەکان و پیاوانی یاسا حکمی سزای کوشتنیان داوە لەسەرت ئەی ئیسماعیل بەوەی کە لە ئاین وەرگەڕاویت و لەسەر هەموو مسلمانێک ئەرکی پارێزگاریکردن لە ئاینەکەی دانراوە. لەبەر ئەوە دەبێت ئەو هەرتەقەیە لە تۆدا هەیە تێک بشکێنرێت تۆ و پاشکەوتووە گەمژەکانت. بەڵام بەر لەوەی شمشێرەکانمان هەڵکێشین و جەنگ دەست پێ بکات لەگەڵتاندا داواتان لێ دەکەم بێنەوە سەر ئاینی ڕاست و دروست. لەوەش زیاتر پێویستە لەسەرت دەست لەو هەرێمانە هەڵبدبیت کە بە زۆر لێت فڕاندووین. ئێمەش ئەو کاتە ئامادەین سەلامەتیت بپارێزین. شاه ئیسماعیل لە وەڵامی ئەو نامەیەدا دیاریەک بۆ سوڵتان دەنێرێت لە ناو سندوقێکی ئاڵتوندا کە پڕە لە ئەفیون و دەڵێت پێم وایە ئەم وتانەت لە ژێر کاریگەری مادەی هۆشبەردا نووسیوە. سوڵتان نامەیەکی تر ڕەوانە دەکات بۆ شاه ئیسماعیل: من زەعیم و سوڵتانی ئالی عوسمانم، من سەرکردەی سوارچاکی ئەم زەمانەم، من پێگاتوون لە ئازایەتی و چاونەترسی ئەفرێدونی شکێرەوەی تەلسیمی ئەسکەندەر، من شکێنەری بتەکان و لە ناوبەری دوژمنەکانی ئیسلامم، من ترسی زاڵمەکان و تۆقێنەری زەرهێزە لوتبەرزەکانم، منم ئەوەی پاشە لوتبەرز و بەهێزەکان لە بەردەمیدا بە بچووکی ڕیزیان بەستووە. هێزی من زاڵە بەسەر سەوڵەجانەکانی لە خۆباییبوون و مەزنیدا. منم پاشای هەمام سوڵتان سەلیم خان کوڕی سوڵتانی مەزن موراد خان. سازش ئەکەم بەوەی ڕوون تێکردویت ئەی شازادە ئیسماعیل، ئەی زەعیمی سەربازانی فارس. بەو پێی موسڵمانم و سوڵتانی کۆمەڵی ئیماندارانی سوننەی یەگرتووم مادام زانایان و فەقیهان فتوایان داوە لەسەر کوشتنی تۆ و شەڕکردن لەگەڵ نەتەوەکەت، ئەوە مافمان پێدراوە بینە و وێزەت و خەوت لە داواکانت ڕزگار بکەین. ئیسماعیلی سەفەوی چەندان نێراوە نێرێتە لای سوڵتان سەلیم بۆی ڕێکەوتنی لەگەڵا بکە. هەرچەندە سەرچاوە فارسەکان بە پێچەوانەوە باسیەکەن ئەڵێن گوایە سوڵتان سەلیم نردوێتی، بەڵام ئەمە لە ڕووی فاکت و لە ڕووی لۆجیکەوە ساغ ناکرێتەوە، چونکە یەکەم شاه ئیسماعیل بەردەوام کشاوەتە دووەم بەردەوام ناوچەکانی سووتاندووە بۆ ئەوەی دووەم بەردەوام ناوچەکانی ژێر دەسەڵاتی خۆی سووتاندووە کە لێی کشاوەتەوە بۆی دەسەڵاتی عوسمانیەکان بە هیلاکەت بگەیەنێ بە تایبەتی 100,000 سوپاس بەرەو ناوچەکەی کشاون توێتی بە ئاز و قوشتیان لێ بڕم و ماندوو ببن نەتوان بەرەو ناوچەکانم بکشێن. بەڵام ئەمە دادی شاه ئیسماعیلی سەفەوی نادات. لەگەڵ ئەوەشدا شاه ئیسماعیل هیچ شێڵگیریەکی بۆ جەنگ پیشان نەدا و لە جێگەی خۆی نەجوڵا بۆ ئەوەی خۆی لە ڕوبەڕۆبوونەوەی عوسمانیەکانیش لا بدات. پەیامنێرێکی ڕەوانە کرد و داوای کرد سوڵتان ئاگربڕی لەگەڵ بکات و پەیوەندی ئاشتی و هاوڕێتی لە نێوان دوو دەوڵەتەکەدا تازە بکەنەوە. بەڵام سوڵتان سەلیم داواکەی ڕەت کردەوە و پەیامنێرەکەی کوشت و نامەیەکی ڕاگەیاندنی جەنگی بە شێوەیەکی ڕەسمی بۆ ڕەوانە کردەوە بە زمانی تورکی و تێیدا هاتووە: ئەگەر پیاویت لە گۆڕەپاندا ڕوبەڕووم ببارەوە، ئێمەش بێزار نابین لە چاوەڕوانی کردنت. ئەو نامەیی لەگەڵ هەندێک جلوبەرگی ژنانە و بۆن و خشڵدا بۆ ڕەوانە کردەوە وەک گاڵتە پێکردن بە پاشا کە خۆی دەدزێتەوە لە جەنگ.
دوجار ئەوەش پاڵی بەشەوەنا کە بەرامبەرێنەکە قبول کات و بەڵێنی پێدا کە لە چاڵدێران پێی بگات. سوڵتان سەلیم دەستی کرد بە جوڵە و لە بیابانی یاز جەمەنی نزیک چاڵدێران بنەی سەربازی خست، بەڵام شا ئیسماعیل دەرنەکەوت. کاتێک لە ڕێگەی هەواڵگرەکانیەوە پێیان ڕاگەیاند کە شا ئیسماعیل نیازی شەڕکردنی نییە و دەیەوێت دوای بخات هەتا هاتنی زستان بۆ ئەوەی عوسمانەکان لە سەرمەقتێک بشکێن، سوڵتان بە پەلا بەرەو چاڵدێران کەوتەڕێ بەر لەوەی سوپای سەفۆیەکان بگەن و لە مانگی ئابدا سوڵتان سەلیم خاڵە گرنگەکان و بەرزایەکانی گرت، ئەوەی وای لێکرد کە دواتر زاڵ بێت بەسەر ماجەرای هەموو جەنگەکەدا. بەرەبەیانی ڕۆژی چوارشەممە 23 ئابی ساڵی 1514دا هەردوو سوپای دەوڵەتی سەفەوی و دەوڵەتی عوسمانی بە تەواوی کەرەستە جەنگەکانیانەوە لە گۆڕەپانی جەنگدا بەرامبەر بە یەکتر وەستان، هەرکە بانگی جەنگ بەرز بووەوە تۆپی عوسمانەکان داباری و دەنگی سەربازانی هەردوولار ئاسمانی بیابانی چاڵدێرانی پڕ کرد. لە جەنگێکی گەرم و خوێناویدا کە زیانەکانی لە مێژوودا دیاری نەکراوە، عوسمانەکان بە پشتیوانی تۆپچەکانیان سەرکەوتن و سوپای قزڵباش تێکشکا و باشترین سەرکردەکانی کوژران. زۆربەی سەرکردەکانی تری سوپای سەفەویش بەدین گیران و یەکێک لە ژنەکانی شا ئیسماعیلیش بە ناوی تاگلۆ خانمەوە کەوتە دەستی عوسمانەکان و سوڵتانیش وەک سوکاتیکردن بە شا لە یەکێک لە باشکاتبەکانی خۆی مارە کرد. شا ئیسماعیل دوای ئەوەی لەلایەن ئەفسەرێکیەوە لە دینی ڕزگار کرا بە خۆڵێکی بریندارەوە لە شەڕەکە هەڵهات بەرەو تەورێز. هەرچی لە سوپاکەی شا ئیسماعیلیش بەدین گیرا، سوڵتان فەرمانیدا بیان کوژن و لەکە لە سەرەکانیان هەڕەمێک دروست بکەن لەناو گۆڕەپانی شەڕەکەدا. شا ئیسماعیلیش لە تەورێزەوە هەڵدێت بەرەو شاری خوی. ڕۆژی 6 ئەیلولی ساڵی 1514دا سوڵتان سەلیم چوە ناو شاری تەورێزی پایتەختی دەوڵەتی سەفەویەوە و دەستی گرت بەسەر خەزنەکانی شادا. شەڕی چاڵدێران بە یەکەمین جەنگی گەورەی نێوان سونە مەزهبەکان و شیعە مەزهبەکانی ناو ئاینی ئیسلامدا دەبێت لە مێژوودا کە لەسەر ئاستی دوو دەوڵەتدا ڕوویدا. لە ماوەی 9 سەدەی پێش ئەو جەنگەدا و هەر دوای کۆچی دوایی پێغەمبەری ئیسلامەوە هەموو کێشە و ملیلانەکانی ئەم دووبەرەیە تا کێشەی ناوخۆیی ئیسلام و نەتەوەی عەرەب دەژمێردرێت. بەڵام لە دوای چاڵدێرانەوە ئەگەرچی ئەنجامێکی یەکلاکەرەوەی نەبوو، ملیلانەی نێوان ئەم دوو مەزهەبە لە دۆخێکی ناوخۆییەوە بە تەواوی گۆڕدرا بۆ جەنگی درێژخایەنی نێوان دوو دەوڵەتی خاوەن کەلتور و مێژوو زمانی جیاواز. چونکە لە بنەڕەتدا گواستنەوەی مەزهەبی شیعەی 12 ئیمامی بۆ ناو دەوڵەتێکی خاوەنکیانی سیاسی سربەخۆ لە تەوژمی ڕێنسانسی ئیسلامی سونی دابڕانی شوناسی نەتەوەی فارس بوو لە نەتەوەکانی تردا، بە تایبەت نەتەوەی عەرەب. سوڵتان سەلیم نەیتوانی لە تەورێز زیاتر پێشڕەوی بکات بۆ لە ناوبردنی تەواوی شوێنەواری سەفەوی لە ئێراندا، چونکە لەلایەن سەرکردەکانی سوپاکەیەوە ڕوبەڕووی بەرەنگاربوونەوەیەکی تون بووەوە. ئەمە جگەلەوەی بە فەرمانی شا ئیسماعیل سیاسەتی سوتماک لە سەر شارە چۆڵکراوەکان بەکارهێنرا. قزڵ باشەکان هەموو بەروبوومی کشتتوکاڵی و خواردن و پێویستیان لە شاری تەورێز و دەوروبەری سوتاندەبوو. جگەلەوەی بەهاتنی زستان و نەبوونی جلوبەرگی گەرم تووشی زیانی گەورە دەهاتن. لەبەر ئەوە دوای هەفتەیەک لە گرتنی شاری تەورێز سوڵتان سەلیم شارەکەی چۆڵ کرد و بەرەو خاکی تورکیا گەڕایەوە. لەگەڵ خۆیدا هەزاران کەسی لە بازرگان و پیشەوەر و زانە بەتوانە و بەناوبەنگەکانی دەوڵەتی سەفەوی بردەوە بۆ ئەستانە. ئەوەش بەشێک بوو لە دابوو نەریتی ئەوان و مەغۆلەکانی پێش خۆیان لە هەر وڵاتێکدا کە داگیریان بکردایە. میرەکانی کوردی لە حملەی قات و قڕکردن لەلایەن شا ئیسماعیلی سەفەوی پاراستووە. دووەم لەبەرەوەی کاتێک کە ئەچێک دانوستان لەگەڵ میرە کوردەکانەکە، میرە کوردەکانەڵێت ئێمە بەمەرجێک رازیە بین کە نازناوی بەگلەر بەگمان پێبەخشێت سوڵتان. بەگلەر بەگ بەمانای فەرمانڕەوایی زیاتر لە ویلایەت و لە ڕووی سوپایی و لە ڕووی حکومڕانی ویلایەتێکەوە دێت کە ئەو لەو کاتەدا نازناوی بەگلەر بەگ و دەسەڵاتی بەگلەر بەگ تەنها بە کوڕی سوڵتانەکانی عوسمانی درا، بەڵام سوڵتانی عوسمانی رازی ئەبێت و هەروایەکی کە لەو هۆکارانەی کە نشینە کە مێژ و نووسان باز لە زیرەکی و دبنەوەهاتکاری مەلا ئیدریسی بەدلیسیەکەن کە ڕێکەوتنامەی لەگەڵ سوڵتان سەلیم کڕۆ بۆی کوردەکان و حەڤە میری کوردی بچن لای ئەوەیە کە
سوڵتانی عوسمانی دانی بۆ ناوە کە هەر هێرشێک بکرێتە سەر ناوچە کوردەکان ئەو بیپارێزێت لە بەرامبەردا ئەبێ کوردەکان باج بن ساڵانە و هەروەها بە چەندین سوار چاک بەشدار بن لە شەڕەکاندا وەیە ڕێکەوتنێکی وهایەتە کایەوە کە لە ڕووی سیاسیوە ئەتوانم بڵێم یەکێکە لە ڕێکەوتنە گەورەکان بۆ سوڵتانی عوسمانی بۆ یەکەم جار لە مێژوودا خاکی کوردستان لە دوای ئەم شەڕەوە دابەش کرا بوو بە دیفاکتۆ بەشێکی بچووکی کەوتە ژێر دەسەڵاتی سەفەویەکان و دوو لە سەرسەی کەوتە ژێر دەسەڵاتی عوسمانیەکان بەم پێش خاکی کوردستان بووە شوێنگە و گۆڕەپانی هەموو ئەو شەڕ و کوشتارانەی کە دواتر لە نێوان عوسمانی و سەفەویەکان کراون. سێ هەموو ئەو ڕێکەوتن نامانەی دواتر کە لە نێوان عوسمانی و سەفەویەکان کراوە بە تایبەت ڕێکەوتنامەی ئەماسیا لە 1555 و ڕێکەوتنامەی زەهاو لە 1639 هەمووی گەڕاونەتەوە بۆ سەرکەوتنی شەڕی چاڵدێران بە تایبەت و بە تایبەتی ئەو ناوچە زۆرەی کە عوسمانەکان خستویانتە ژێر دەسەڵاتی خۆی. هەروەها یەکێکە لە ڕەهەندەکانی ئەم شەڕە کوردەکان لە ناوچە سنووریەکان لەلایەن دەسەڵاتی عوسمانی و سەفەویەکانەوە ئەنفال کران بە تایبەتی دواتر شا عەباسی مەزن ناوچەی هۆزی زۆری لوڕەکانی گواستەوە بۆ خۆراسان و هەروەها زەندیەکانی گواستەوە و هەروەها بە پێچەوانشەوە عوسمانیەکانیش هەمەوەندیەکانی ئەنفال کرد. بۆیە ئەتوانین بڵێن گۆڕەپانی شەڕی عوسمانی و سەفەوی لە چاڵدێرانە دەلاقە سەرەتایەک بوو بۆ دروستبوونی نێکی دابەشکاری ماڵوێران کرد کە تا هاتا ئێستاش 5 سەدەیە خایاندێت. سوڵتان سەلیم ناپاکی قانسوە ئەلگۆری سوڵتانی مەملوکی لە مصر و وڵاتی شام لەبیر نەکردبوو. هەروەها لە ماوەی ڕابردوودا مەملوکیەکان زۆرینەی ئەو سەرکردە سەربازی و کەسایەتیانەیان داڵدەدا بوو کە لە دەوڵەتی عوسمانی یاخی بوون و هەڵهاتە بوون. جگەلەوەی دانیشتوانی شام چەندین جار داوایان سوڵتانی عوسمانی کردبوو لە ئەستەم و چەوسانەوەی مەمالیک ڕزگاریان بکات. بۆیە سوڵتان سەلیم بڕیاریدا لەگەڵ مەمالیکدا بۆ دوجار حسابی خۆی ببڕێنێتەوە. مالیکەکان لە ڕووی مێژویەوە بەرەو لاوازی ڕۆشتە بوون و نەیان دەتوانی ئەو فراغە پڕ بکەنەوە کە لە ناوچەکەدا دروست بوو دوای ئەوەی کە پرتوغالەکان ڕویان لە ناوچەکە کردبوو و مەترسیەکی زۆر گەورە لەسەر ناوچە وشکانەکانی نیمچە دوورگەی عەرەب و هەروەها دەریای سوور هەبوو و عوسمانەکانیش بۆ خۆیان کە چاویان لەم ناوچانە بوو و هەروەها چاویان لەوە بوو کە لە ئایندەیە بتوانن دەست بەسەر میسر و باکووری ئەفریقیادا بگرن لە هەوڵی هەندێک لە بیانوودا بوون بۆ ئەوەی کە بتوانن کۆتایی بە دەسەڵاتی مەمالیکەکان بێنن. بۆ یەکەم جار لە مێژووی سوپای عوسمانیدا سوڵتان سەلیم بە سوپایەکی زەبەلاحەوە کە لە 520,000 سەرباز و 350 تۆپچی پێگاتبوو چووە دەرەوە بۆ ڕوبڕووبوونەوەی سوپای مەمالیک. هەرچەندە قانسوە ئەلگۆری هەوڵیدا ڕێکەوتنی ئاشتی لەگەڵ سوڵتان بکات بەڵام سەرکەوتوو نەبوو. ڕۆژی 24 ئابی ساڵی 1516دا لە ناوچەی مورجدابیقی نزیک شاری حەلەبی سووریادا لەگەڵ سوپای مەمالیک کە لە 450,000 سەرباز و 80 تۆپچی پێگاتبوو دایان بەیەکدا. ئەگەرچی لە سەرەتادا مەمالیک زاڵ بوون بە سەربەرەی جەنگدا بەڵام لە ناکاو ناکۆکی کەوتە نێوان خائر بەگی سەرکردەی سوپای حەلەب و قانسوە ئەلگۆریەوە و لە ماوەیەکی کەمدا ڕیزەکانی سوپای مەمالیک هەڵوەشە. لەو شەڕەدا مەمالیکەکان تێکشکان و زۆربەیان هەڵهاتن و لە کاتی پاشەکشەشدا سوڵتانی مسر قانسوە ئەلگۆری کوژرا. سوڵتان سەلیم بە ئاسانی چووە ناوشاری دیمەشقەوە و دەستی کرد بە نۆژەنکردنەوەی مزگەوتی ئەمەوی لە دیمەشق. کاتێک یەکەمی نوێژی هەینی لەو مزگەوتەدا ئەنجام درا و تاربێژی مزگەوتەکە لە باسی سوڵتاندا نازناوی حاکمی حەرەمەینی شەریفەین بۆ سوڵتان بەکارهێنا. بەڵام سەلیم داوای کرد بیگۆڕن بە خادم الحەرەمەین شەریفەین و ئیدی ئەو نازناوە لکێنرا بە هەموو سوڵتانەکانی دوای خۆیەوە کە دواتر لە سەدەی 20دا ئەلسعودیش بۆ خۆیان بەکاریان هێنا. دوای دیمەشق سوڵتان سەلیم پەلاماری شاری قاهیرەی پایتەختی مەملوکیەکانیدا و لە شەڕێکدا بە ناوی ڕیدانیە دوایین سوپای مەمالیکی تێکشکاند و میسری داگیر کرد. بەوەش بەهێزترین هاوپەیمانی سەفەویەکانی لەناو بردو بۆ هەتایە کۆتایی بە حکمی 267 ساڵەی مەملوکی هێنا. هەر لەو کاتەدا کە ئاپۆڕی حەجاجەکان لە میسرەوە بەرەو مەکە دەڕۆیشت
شەریفی مەکە محەممەد ئەبوو نەمید و هەمی کوڕی بەرەکات کلیلی حرمینی شەریفەینی وەک سمبولی ملکەچی خاکی پیرۆزی ئیسلام بەخشی بە سوڵتان سەلیم و بەو جۆرە بەبێ جەنگ مەککە کەوتە ژێر دەسەڵاتی عوسمانیەکانەوە. جەنگی چاڵدێران و هەرسی دەوڵەتی مەمالیک و سەرکەوتنی ئیمپەراتۆریەتی عوسمانی گۆڕانکاری استراتیژی و گەورەی بەدوای خۆی داهێنا. سوڵتان سەلیم ڕووی لە خۆرئاوە وەرگێڕا و سەرنجی خستە سەر خۆرهەڵاتی عەرەبی و باکووری ئەفریقا. لە ئەنجامی ئەوەشدا یەک لە دوای یەک وڵاتە عەرەبیەکانی خستە ژێر ڕکێفی خۆیەوە. هەروەها ڕەگەسەرەکیەکانی بازرگانی جیهانی حەریری لە ناوچەی ئەنادۆڵ و قەوقازەوە بۆ سووریا و ئێران گرت لەگەڵ دروستکردنی هێڵێکی بەرگری سەربازی بەهێز بۆ ئیمپراتۆریەتی عوسمانی. سوڵتان غازی سەلیمی یەکەمی قاتع نۆیەمین سوڵتانی دەوڵەتی عوسمانی و 74مین خەلیفەی موسڵمانانە و یەکەمین خەلیفەیە لە ئالی عوسمان نازناوی پێشەوای باوەڕدارانی وەرگرتووە. لە ماوەی 8 ساڵی حکومڕانی ئەودا سنووری دەسەڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانی گەیشتە 1 ملیار فەدان. لە ماوەی ژیانیشیدا چەند نازناوێکی تری پێبەخشرا، لەوانە خزمەتکاری حرمینی شەریفەین. هەروە تورکەکان نازناوی قاتع و ئازایان لێنە و ئینگلیزەکانیش بە مڕۆموچ بانگیان دەکرد و فەڕەنسیەکانیش بە سەلیمی ترسناک. ڕۆژی 22 ئەیلولی ساڵی 1520دا لە تەمەنی 50 ساڵیدا سوڵتان سەلیمخانی یەکەم لە تیکرداغی ناوچەی تەراقیە کۆچی دوایی کردو لە مزگەوتی سوڵتان سەلیم لە قوستەنتینیە ئەستەنبوڵی ئێستا بە خاک سپێردرا. شیعەی 12 ئیمامی یان جەعفەری گەورەترین تایفەی شیعەن و بەو ناوەش لە شیعەی زەیدی و ئیسماعیلەکان جیا دەکرێنەوە. ئەمانە باوەڕیان وایە کە پێغەمبەر لە دوای خۆی باسی 12 ئیمامی خەلیفەی کردووە، بۆیە باوەڕی ئیمامی جیاکەرەوەی سەرەکیە لە نێوان ئەوان و هەموو تایفەکانی تردا. لە دوای کۆچی دوایی پێغەمبەرەوە ئیسلام پارچە پارچە بوو بۆ گروپ و مەزهەبی جیاجیا. شیعە دەڵێن پێغەمبەر لە دوای خۆی عەلی بە خەلیفە داناوە، بەڵام سوننەکان دەڵێن کە بە شوورە کە شێوەیەکە لە دەنگدان ئەبوو بەکر دانراوە بە خەلیفە. ئیدی لەو ڕۆژەوە هەردوو لە بەناوی پێغەمبەر و خوداوە لە ململانیەکی بەردەوامدا چی لە ڕێگەی شەڕ و چی لە ڕێگەی ناکۆکی قوڵەوە خوێنی یەکتریان حەڵال کردووە. بە درێژایی مێژووی خۆیان شیعەکان و سوننەکان چەندین کەسایەتی ئاینیان لە یەکتر کوشتووە کە دیارترینیان عوسمانی کوڕی عەفان و عەلی کوڕی ئەبی تاڵیب و هەردوو کوڕەکەی حەسەن و حوسەینە. هەروەها لە چەندین شەڕی خوێناویدا ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە. بەڵام چیرۆکی زۆڵم لێکردنی عەلی کوڕی ئەبی تاڵیب لە خلافەت تاکە هۆکاری دامەزراندنی دەوڵەتی شیعەی سەفەوی نەبوو. دوای مردنی تەیموری لەنگ و لەبەر یەک هەڵوەشانی دەوڵەتی تەیموری لە ئێران شەڕ و ئاژاو و چەوساندنەوە لە سەرانسەری وڵاتدا بڵاو بووەوە. ئێران بە تەواوی لاواز و پارچە پارچە بوو، بۆیە دەبوایە لە چوارچێوەی دەوڵەتێکی بەهێزدا سەر لە نوێ ڕێک بخرێتەوە. لەو سەردەمەشدا چالاکی شیعەکان و بڵاوبوونەوەیان بەناو هۆزەکاندا بە تایبەت لە شارەکانی قوم و کاشان گەیشت بووە لووتکە، لەگەڵ ئەوەی سەپاندنی مەزهەبی شیعی بە زۆری شمشێر خەڵکی ناچار کردواز لە مەزهەب و ڕێچکەکانی پێشویان بهێنن. وڵاتی فارس لە ژمارەیەکی زۆر نەتەوە و کلتوری جیاواز پێگاتە بوو، وەک فارس و تورک و مەغۆڵ و عەرەب و کورد کە هەمویان بە پەرۆشی دەستنیشانکردن و جیاکردنەوەی شوناسی نەتەوەی خۆیانەوە بوون. دکتۆر عەلی شەریعەتی دەڵێت دەوڵەتی سەفەوی لە تێکەڵەیەک لە نەتەوەی فارس و مەزهەبی شیعی دروست بوو. ئەو کاتە تەوژمێکی لێ دروست بوو کە بانگەشەی کلتوری نیشتیمانی و شانازیکردنی بە شوناسی ئێرانیەوە دەکرد. هەروەها باوەڕیان وابوو دەبێت نەتەوەی فارس باڵاتر لە عەرەب سێر بکرێت و پێویستە ئێران لە تەوژمی ڕێنیسانسی ئیسلامی جیا بکرێتەوە و کیسرا پیرۆز ڕابگیرێت کە ئەمە بەس لێی کیسرای یەکەمی حاکمی ساسانیە و بە نەوشیروانی دادگەر ناسراوە کە لای فارسەکان گیانێکی نەمرە، چونکە لە سەردەمی ئەودا ئیمپراتۆریەتی ساسانی لە وڵاتی فارس گەورەترین پێشکەوتنی بە خۆیەوە بینیوە، ئەویش بە دامەزراندنی بنەماکانی شار. هەر لە سەرەتاوە ئاینی ئیسلام لە سەریەخستن و کۆکردنەوەی جیاوازیەکان لەژێر چەتری ئیمانداری و گەلی موسڵمان و سڕینەوەی شوناسی نەتەوەکان دامەزرا. لەبەر ئەوە زۆرینەی ئەو گەلانەی کە نەیان ویستووە لەژێر ئەو چەتردا بمێننەوە کە نەتەوەی عەرەبی فەرمانڕەوا و حاکمی ڕەهایەتی ئەگەر نەیانتوانی بێت ئاینێکی تر هەڵبژێرن، ئەوە ڕێچکە و مەزهەبێکی تریان کردووە بە هۆکارێک
و پاراستنی مێژوو و کللتوری نەتەوەییان. فارسەکان ئەو خەونەیان لەسەر دەستی بنەماڵەی سەفۆیەکان هێنایەدی و لەو ڕۆژەوە ئێران بووە بە مەڵبەندێکی ڕۆحی بۆ شیعەکان و شوێنی دابوو نەریت و کللتوری فارس. یاخستنی ئێران لەلایەن سەفۆیەکانەوە وەک دەوڵەتێکی سربەخۆ لە ساڵی 1501دا و پێڕەوکردنی مەزهەبی شیعەی 12 ئیمامی بە گرنگترین خاڵی وەرچەرخان دەژمێردرێت لە مێژووی ئیسلامدا. دوای نزیکەی سەدەیەک لە سەردەمی شاع عەباسی یەکەمدا ئێرانی سەفەوی بە تەواوی بوو بە دەوڵەتێکی شیعی. ساڵی 1636دا نادر قولی بەگی ئەفشاری یەکێک لە بەهێزترین سەرکردە تورکمانەکانی سوپای سەفەوی کۆتایی بە حکمی 235 ساڵەی دەوڵەتی سەفەوی هێنا و دوایین پاشا شا تەهماسبی دووەمی لە دەسەڵات خست و دەوڵەتێکی نوێی بە ناوی دەوڵەتی ئەفشارەوە ڕاگەیاند. بە درێژایی مێژووی ئێران چەندین حاکم و شا و شێوازی حکمڕانی بەخۆیەوە بینی، بەڵام دوجار وەک تاکە دەوڵەتێکی شیعی لە ناوەڕاستی دەریای دەوڵەتانی سونەدا مایەوە. مێژونووسا و چرخەکانی ئێران دەڵێن بەداخەوەین کە ئێران بە زۆر گۆڕدرایە سەر مەزهەبی شیعە، بەڵام ئەوە لە داگیرکردنی دەوڵەتی عوسمانی پاراستی. باسیرکردنی ژمارەکان لە دیدێکی خوڕافی یاخود ڕێکەوتەوە. بە ڕوونی ئەوە دەبینین کە گەورەترین و بەهێزترین خلافەتی ئیسلامی لە سەردەستی عوسمانەکان لە ساڵی 1514دا دامەزرا و دوای 400 ساڵی تەواو لە ساڵی 1914دا کۆتایی پێهات. لە دوای 100 ساڵی تەواویش لە کەوتنی دەوڵەتی خلافەت لە تورکیا و لە ساڵی 2014دا زودنەوەیەکی چەکداری سەری هەڵدا و جارێکی تر دەوڵەتی خلافەت و خەلیفەیەکی نوێی ڕاگەیاند کە دەبێت بە 102هەمین خەلیفەی ئیسلام. بەڵام جیاوازی ئەم دوو خلافەتە لەوەدایە کە ئەم جارە شەریفی مەککە کلیلی کەعبەی پیرۆزی نەداوەتە دەست خەلیفە و لە کۆی 12 ڕێکخرا و حیزبی ئیسلامی لەسەر ئاستی جیهان و هەرێمایەتی کە داوای گەڕانەوەی خلافە دەکەن، هیچ یەکێکیان دان بە دەوڵەتی خلافە و خەلیفەکەیدا نانێن. بە درێژایی 5 سەدەی ڕابردوو ناوچەکانی کوردستان وەک دیفاکتۆ ئەبنە ململانەیەکی سەختی نێوان ئیمپراتۆرەتی عوسمانی و ئێرانیەکان کەمیشە ئەو هێرشوەڵمەتانەی کراونەتە سەر ئەو ناوچانە لەبەرەوەی کوردەکان بەشێکیان سوننە بوون، بەشی زۆرینەیان لەژێر دەستی عوسمانیەکانە زیاتر سەفەویەکان ئەنفالیان کردوون یا قاجارەکان ئەنفالیان کردوون و بێ پێچەوانەشەوە عوسمانیەکانیش کە هێرشیان کردوێتەوە سەر ناوچەکانی دیکەی سەفەویەکان لەبەرەوەی کوردەکانی ژێر دەستی دەسەڵاتی سەفەوی شیعە بوون، هەمویان ئەنفال کراون و ڕەشەکوژی کراون. و هەروەها لایەنێکی دیکەی شەڕی چاڵدێران سەرڕای ئەوەی زۆری ڕێکوتنامەکانی سەفەوی عوسمانی لەسەر ئەوە بنیادنراوە، ئەوەیە زۆری ڕێکوتنامە نێودەوڵەتەکانی کۆمەڵی گەران و تەنانەت نەتۆیەگرتوەکانیش هەمیشە ئەگەڕێتەوە سەر ئەو مێژووی کە عوسمانی سەفەویەکان وەکو هێز وەکو دیفاکتۆ بوونیەتی خۆیان تێدا هەبووە، کەمە یەکێکە لەو کارە ساتانەی تا ئیسە کورد ناتوانێت ئەو بربەستە بشکێنێت. وەک لە دیمەنەکانی مێژووی نوێی خۆڕەڵاتی ناوەڕاستدا دەبینرێت، خاکی کورد هەمیشە گۆڕەپانی یەکلاکردنەوەی کێشە و ململانە سیاسیەکانی نێوان دراوسێکانی بووە و بە درێژایی 500 ساڵ هەر لە چاڵدێرانەوە هەتا ئەمڕۆ بەردەوام لە شەڕ مەزهەبیەکانی ئەوانەوە تێوەگلاوە. هێندە شەڕەکە سەخت بووە، هێندە تەپوتۆزی سوارەکان، هێندە تۆپبارانی تۆپەکانی عوسمانی وای کردووە کە دەنگ نەدەنگ ببیستێ نەکەس بزانێت لەکوێدان. ئەمەنە شەڕ و کوشتارەکان گەورە بووە. هەموو ئەو نەتەوانی ڕۆژێک لە ڕۆژان لە تەپوتۆزی ئەو شەڕەدا نەغڕە بوون بە دەوڵەت و کەسایەتی نەتەوەی سربەخۆی خۆیانەوە لێی هاتنە دەرەوە. بەڵام وا دیارە هێشتا گەلی کورد لە ناو تەمتومانی شەڕی چاڵدێراندا ماوەتەوە و لە نێوان ڕم و نێزەی شیعە و سونەدا هێشتا خوێنی لێ دەشۆڕێت.